شارەزانی بواری نەوت و غاز داوە لە حکومەت یاریمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان دەکەن کە شەفاف بێت لە گرێبەستە نەوتیەکانی و چیتر گرێبەستە نەوتیەکان لە ژوورە تاریکەکان ئەنجام نەدات. ئەوەش دەخەنە ڕوو وەزارەتی سامانە سروشتیەکان گرێبەستە نەوتیەکان ئەنجام دەدات ئینجا بڵاوی دەکاتەوە کە دەبێت بە پێچەوانەوە بێت و شارەزایان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئاگاداری ئەو گرێبەستە نەوتیانە بن پێش ئەنجامدانی. بەڕاستی ئەوەی لە تا ئێستا لە بینی ومانە لە هەرێمی کوردستان عقودی نەوتیەکە غموزێکی پێوە دیارە ڕەنگە تەفاسیلەکانی خەڵکی نەزانێ. بۆ نمونە لە بەغا جەولەی تەراخیس سەکرێت لە جەولەی تەراخیس کۆمەڵە شەریکات دێن عەرزەکەن ئۆفەریان هەیە بۆ ئۆفەرانە کێ بە کەمترین نسبە و بە باشترین ئیش کە ئیش بکە ئەیدەن بۆ بەڵام ئەمە ڕنگدانەوەی نیە لە کورسانە بینین عقدە نەوتیەکان بە شێوەی غامز کە دوای ئەوەی تەواو عەرزەکرێت بۆ خەڵک ئەبینین مەسەن مودە قانونیەکەی زۆرە ئێمە پێمان خۆشە و بە زەرورەتی ئەزانین کە ئێستا هەرێمی کوردستان بە قەیرانێکە ئەم عقودی نەوتانە نەوت و غازیش نەک ڕوون بەڕوونی باسیەوەی نەوت و غازیش ئەبێ بەڕوونی خەڵکی ئەم کوردستانە بزانێت چەنی ئەڕوا و چەنی دێ تا بزانێت چەنی داهاتێ ئێمە ئەمە ڕوون نییە لامان. ئەگەرچی لە ئیسادا حکومەت یاریمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان چەندین گرێبەستی نەوتیان لەگەڵ کۆمپانیا و بەناوبانگەکانی جیهان ئەنجام داوە بەڵام شارەزایانی بواری نەوت و غاز دەڵێن تا ئێستا ئەو گرێبەستە نەوتیانە ڕوون و شەفاف نییە و نازانرێت بۆ چەند ساڵ ئەنجام دراوە یاخود پشکی کۆمپانیەکان و حکومەتی هەرێم لە داهاتی نەوت ڕوون نییە. لە ڕابردووە تەقاری بەرز کراوەتەوە بەداخەوە باس لەواکە کامشتە شەفافە و ئەویشی ئێمە مەسەلەن وەک هاوڵاتی لە جومالی ئەبێ لە وەک ئالام جومالێ بێ زۆرجا باس لەوا کرێکە چی نەوت بەتایبەت نەوت ئەو عقودانی کە ئەکرێت لە بینی کۆمپانیەکان و حکومەت شەفاف نییە و ناڕوونی لێ دیارە و ئەتوانین بڵین زۆرجا باس لەوا کرێکە گەندەڵیشی تیاکرێت. ئەگەرچی لە هەرێمی کوردستان ئەنجومەنێک هەیە بە ناوی ئەنجومەنی نەوت و غاز سەرپەرشتی گرێبەستە نەوتیەکان و داهاتی نەوت و فرۆشتنی دەکات بەڵام شارەزانی بواری نەوت و غاز دەڵێن سەرباری ئەو ئەنجومەنەش تا ئیسەنە داهاتی نەوت و نەگرێبەستە نەوتەکان شەفاف و ڕوون نییە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.